بۆ ئەمەش پێویستین بە پشتیوانانی هەموو دەسۆزانی هەولێر و ناگەوام وایە بتوانین ئەمیانێ بگەینینە قۆناغێکی زێڕی لە هەموو خول و پاڵەوانێتەکان پشتیوانی یەکتر بین. ئەمەش بە پشتیوانانی ئاهەندەران و وەرزشوانان و ستافەکەمان لە دەستەی یانەکە پێکەواکرێت. پێویستە هەولێر یانەیەک بێت لە ناو عێراق و هەرێم و ئاستی ناوچەکە بگاتە دوورکەوت.